کرێکارانی جیهان یەک بگرن هیچتانیە لە دەستی بدەن کۆتەکانتان نەبێ. ئەمە دروشمە بەناوبانگەکەی کارل مارکسی گەورە فەیلسوفی چەپی جیهانیە کە 2 سەدە لەمەوبەر لە پێناو ڕزگاری بۆ چینی کرێکاراندا گوتوویەتی. ئەم دروشمەی مارکس شادەماری زۆرینەی ڕەوتەکانی خەباتی چینایەتی بووە و ئەمڕۆ ڕۆژی جیهانی کرێکارانە. ڕەنگە ئێستاش پاش 2 سەدە لەو دروشمەی مارکس هێشتا کرێکار هیچی نەبێت لە دەستی بدات تەنها کۆتەکانی دەستی نەبێت. ساڵانە لە یەکەم ڕۆژی مانگی ئایاردا جیهان یادی ڕۆژی جیهانی کرێکاران دەکاتەوە. بەگەڕانەوە بۆ مێژووی کارکردن و ناوزەندکردنی چینی کرێکار و جوتیاران دەبێت بگەڕینەوە بۆ مێژوویەکی دێرینی گەشەسەندنی ئابووری لە کۆمەلگا سەرەتاییەکاندا. دواتر شانبەشانی گەشەکردنی مێژووی هەتاوەکو نزیک دەبینەوە لە سەدەی 19 و بە تایبەتی گەشەسەندنی بیری مارکسیزم. کاتێک باز لە چینی کرێکار و خەباتی کرێکاران یاخود ئەرک و مافی خاوەنکار دەکەین ڕاستەوخۆ خەیاڵمان بۆ لای فەلسفەی مارکسیزم و بزاوتی چەپ دەچێت. کرێکار پایەیەکی گرنگ و سەرەکی ناو فەلسفەی مارکسە و یەکێکە لەو بیریارانەی کە بە چەمکەکانی وەک خەباتی چینایەتی چینی کرێکار ئابووری سیاسی دەناسرێتەوە. دانانی ڕۆژێک بۆ دانپێدانانی چینی کرێکاران بۆ یەکەمین جار دەگەڕێتەوە بۆ کۆتاییەکانی سەدەی 19 بە دیاریکراویش لە ساڵی 1882دا کۆمەڵگەی ئەمریکی بۆ جەختکردنەوە لە ئەرک و مافی کرێکاران و جێگیرکردنی داواکاریەکانیان بە چەند قۆناغێک ئەم ڕۆژەیان دیاری کرد کە سەرەتاکەی بۆ ئەندامانی بزوتنەوەی کرێکاران دەگەڕێتەوە. لەو ڕۆژەدا خۆپشاندانێکی بەرفراوانیان دەست پێ کرد. نیویۆرک کە یەکێکە لە گەورەترین شارەکانی ئەمریکا لەمەدا پێشەنگ بوو. زیاتر لە 20,000 کرێکار بەشداریان لە خۆپشاندانەکاندا کردبوو. ئەم بزوتنەوە کرێکاریەی نیویۆرک بووە سەرچاوەی ئیلهام بۆ بزوتنەوە کرێکاریەکانی دیکە لە شارەکانی تری ئەمریکا و تەنانەت لە سەرانسەری جیهان. یەکێک لەو سوودفانەی کە تاوەکو ئێستاش لە کاتی یادکردنەوەی ئەو چالاکیەدا باسی لێوە دەکرێت ئەوەیە کە تاوەکو ئێستاش نازانرێت کێ ڕێخەری یەکەمی خۆپشاندانەکان بووە. ناوی ڕێخەرەکە ئاشکرایە بەڵام ئەوەی ناڕوونە ئەوەیە کە لەو کاتەدا 2 کرێکار هەمان ناویان هەبووە بۆیە هێشتا یەکلانیە کێ ڕێخەر بووە. نازانرێت ئەو کرێکارە کێ بوو کە گەورەترین جوڵەی خستە نێو بزاوتی کرێکارانەوە لە نیویۆرک. کەلتورێکی دیکە لە ڕۆژی جیهانی کرێکاراندا لە بەرنەکردنی جلی سپیە چونکە پێیان وایە ڕەنگی سپی دەلالەت و ڕەمزی چینی خانەدانەکانی سەرەوە بووە و تەنها ئەوان توانیویانە لەبەری بکەن. ئەم کللتورە لە ساڵی 1990ەوە برەوی سند و کرێکاران دروشمی نابۆ سپی لە پاشڕۆژی کرێکارانیان دەگوتەوە. پاش نزیکەی سەدەونیوێک لە دروشمەکەی مارکس و خۆپشاندانەکانی نیویۆرک و کرێکارانی دیکەی جیهان ئێستا ئەو سندیکا و یەکێتیانی لە جیهاندا داکۆکی لە مافی کرێکاران دەکەن ژمارەیان گەیشتۆتە نزیکەی 14 ملیۆن سندیکا. بەڵام هێشتا پێناچێت ئامانجەکەی مارکس بەدیهات بێ چونکە بە ئێستاشەوە سیستەم دۆخێکی خوڵقاندووە کە نەدەهێڵێت کرێکارانی جیهان یەک بگرن و نەڕێگەیان دەدات درک بە کۆتەکانیان بکەن. کاتێکی شار.